ئێستاش ئەم حەدیسە پێمان دەڵێ وریای کەسایەتی خۆت بە کە ناوت زڕا کە دەنگ و باسێک بڵاو بۆەوە حتا مسلمانان دوو کەسن یەک سەیری خۆتان کەن تەفتیشێک بۆ خۆتان بکەن لە خۆمەوە بۆ ئێوە مسلمان دوو جۆری هەیە ئەگەر دەنگ و باسێک بڵاو بۆ لە ناو خەڵکەویستیان کەسایەتی یەکێک لەکەدارکەن مسلمانێکمان هەیە چوار سیفەتی هەیە خوا لەوانە بین یەکەمیان مسلمانی بە حەقە بەخوا چاک لە دینی خوا حاڵی بووە مسلمانی بە حەقەوە نییە چەند کتێبی زۆری لەبارەی دینەوە خوێندوێتەوە مسلمانی بەوە حەق ئەوە نییە حافظی هەموو قورئان و 2000 فەرمودەی لەبەرە مسلمانی حەق ئەوە یەک ئاەت و فەرمودەی بیستووە بەڵام عەمەلی پێدەکا یەکەمیان مسلمانێکی بە حەقە و چاک لە دینەکەی خوای گەورە حاڵی بووە دووەمیان مسلمانێکە عاقڵە پلەی دووەمی هەیە عەقڵی هەیە بەڕێزان ئەو عەقڵە پێی دەڵێ باشە فڵان کەس باسی فڵان کەس دەکا بە خراپە لە فەیسبووکە لە وتاریە لە فڵان شوێنە شێ دەڵێ خۆی ڕقی لێی نییە شێ ئەڵێ حەسوودی پێ نابە لەوازیە فڵان کەس کە ئەوەندە باسی خراپی فڵان کەس دەکات نەگاتەوە پێی خۆی حەسوودە پێی ئەوێ لەم ڕێگایەوە بیشکێنێ عەقڵم بەکاردێنم لەوانەیە فڵان کەس خۆی ڕقی لێی بێ فڵان کەس خۆی هەژارە و فڵان کەس دەوڵەمەندە بەغیری پێدەبا حەسوودی پێدەبا هیچ دەسەڵاتی نییە ئەوێ لەم ڕێگایەوە ڕقەکانی خۆی دەرببڕێت پێڵەن تەشەفی غەیبەتی دەکا بوختانی بۆ دەکا ها بە عەقڵ بیر دەکەمەوە کەواتە دەڵم دیسان زەڕبی دووەمیشی بەسەرا دێنم خەتێکی سوود سێمیان مسلمان بە ویژدانە مسلمانێکی بە ویژدانە پێ دەڵێ فڵان کەس بەخوا بە چاوی خۆم برا هیچم لێ نەدیوە هیچم گوێ لێ نەبووە بەخوا هیچ زەرەریشی بۆ من نەبووە سێەم زەڕبی بەسەرا دێنێ نەخرم قسەی ڕاز نییە ئەم تۆمەتە ڕاز نییە چوارەمیان ئینسانێکە خەمخۆری قیامەتی خۆیەتی ئەگەر دەنگ و باسێک بۆ کەسایەتی فڵان کەس بڵاو کرایە و ویستیان بیشکێنن ئەگەر ڕاست و دروست بێ و هیچ خلافی تێدا نەبێت تۆ باست کرد و تەئیدت کرد هەجاری وایە بە یەک لایک ئەمڕۆیە ئەو پەنجەتەی سەر موبایلەکەت بە ڕۆژانە شت دەبینی فڵان کەس کوتیان وا خراپە ئەوە دزە ئەوە پیاوکوژە ئەوە فڵانە ئەوە گەندەڵە بۆ نمونە هەرچێکیان لەسەر کەسێک گوت ئەوە لەگەڵ فڵان ئافرەتا بینراوە یەک لایکت کرد بەس پەنجەیەکت گەیاندێ یەک کۆمنت نووسی ئەو کەسە ژەهری خۆی ڕشتووە تۆ لە قیامەتە ماڵی خۆت وێران کرد بەس بە یەک پەنجەی خۆت کە ئەوە لایکێکت بۆ کرد خەمی قیامەتی خۆت ئەوەیە ئەگەر ڕاست و دروست بێ وەکو خۆی من بڵاوی کەمەوە تەئیدی بکەم هیچ پاداشتم لای خوا بۆ دەنووسرێ نابەخوای ئەی ئەگە خوا نەخواستەوانە بێ ئەوە هەر یەکسەر خۆت کردە قوڵایی جەهەنەمە و گوناهێکی کەبیرەت لەسەر خۆت وەکو قەتڵ و زینات تۆمار کرد ئەمە مسلمانی عاقڵ مسلمانی بەحەق مسلمانی عاقڵ مسلمانی بەویژدان مسلمانی خەمخۆری قیامەتی خۆی بە حیاتی تەداخلی کەسایەتی کەس ناکا نایەوێت کەس ناوزراوە بێ بەڵام حتا یەک مسلمانی وا دەست دەکەوێت حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتوبی سەران بینەرە بۆ خوا دە مسلمانی ناحاڵی دە مسلمانی گەمژەی جێل دە مسلمانی بەداخەوە بێویژدانی بێمنەت لە قیامەت جای وای منەتی بە قیامەت نییە والله حەز دەکە ڕۆژی سەزا قسە فڕێدا ڕۆزانێ قیامەتیش نییە بۆی نەدێتە جومعە و جەماعەت هەر گوێشی لێ نییە ئەم هەزار کەسی ئاوات بۆ پەیدا دەبێت کاکە قسە لە خۆوە ناکرێ دیارە فڵان کەس شتێکی لە فڵان کەس بینیوە لە خۆ باسی نەکراوە ئەو لە خۆیەوە دەباتە گوناهی گەورەوە بۆیە عەزیزەکانم با وریابین با خۆمان بۆیە لە شەرعە بوختانکردن و شکاندنی کەسایەتی مسلمان کە دڵی ئازار دەدەی ئای چ گوناهێکی گەورەیە ئای چۆن چێوی حەسەنات و چاکەکانت نوێژ و ڕۆژوەکانت هەمووی لە بەین دەبا لە قیامەتا بەدەستی خاڵی دەچێت دیوانی خوا هەر لەسەر یەک لایک لەسەر یەک کۆمنت لەسەر یەک بەڵێ لەسەر یەک گۆی لە خۆوە نیەوە وتراوە ماڵی خۆمان وێران نەکەین ئەم جومعە و جەماعەتە دەبێت دەرسی لێوەرگین ئازیزەکانم